الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين، وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين، وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. بنرانو بسراني برزو خوشويست أم كاتو همو كاتشي جيانتان پر لخيرو خوشي و بختوري بيت. خوشحال و بەختەوەرم کەوا لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی تیشێک بە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست شادەبمەوە. خۆشەویستان، لەو زنجیرە ئەڵقەیەی کە باس لەوە دەکەین چۆن بتوانین خۆمان کێشە و گرفتەکانی ڕۆڵەکانمان چارەسەر بکەین. بەڵێ کێشەی جگەرگۆشەکانمان، ڕۆڵەکانمان بێگرفت نابن لە ژیاندا. هەر یەکە و کێشەیەک، هەر یەکە و گرفت و ئاستەنگ و ئاریشەیەکی هەیە. چۆن ئێمە بتوانین بە خۆمان ئەو کێشە و گرفتانە چارەسەر بکەین. لە ئەڵقەی ڕابردوو باسم لە کەسایەتی دایکان و باوکان کرد، نەمەڵ و جۆر و شێوازی کەسایەتی دایک و باوک. چەند جۆرێکم باس کرد لە کەسایەتی دایک و باوک کە گوتم کەسایەتی دایک و باوک کاریگەری دەبێتن لەسەر ڕۆڵەکانیان، جۆری کەسایەتیەکەی. باسی جۆری نێرگسیمان کرد، باسی جۆری هستریمان کرد، باسی جۆری سایکۆباتیمان کرد لە ئەڵقەکانی ڕابردوو. خۆشەویستان، ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار باس لە هەندێک جۆری تری کەسایەتی دەکەین کە ئەگەر هات و خوا نەخواستە دایک و باوک یەکێک لەو جۆرە کەسایەتیانیان هەبێتن، کاریگەری نێگەتیف و نەرێنی دەبێتن لەسەر ڕۆڵەکانیان. کەواتە پێویستە دایکان و باوکان پێش ئەوەی کە کێشە و گرفتی ڕۆڵەکانیان چارەسەر بکەن، پێویستە ئەو گرفتانی خۆیان چارەسەر بکەن. چونکە تۆ پێشەنگ و قودوەیت بۆ ڕۆڵەکانت ئەوەندەی کە چاو لە تۆ دەکەن، لە هەڵسوکەوتی تۆ دەکەن، لە ئاکار و ڕەفتاری تۆ شت وەردەگرن، ئەوەندە لە گفتارت شت وەرناگرن، سود وەرناگرن. بۆی خۆشەویستان، پێویستە پەروەردەکاران، دایکان، باوکان سەرەتا خۆیان گرفتەکانی خۆیان چارەسەر بکەن، ئینجا چارەسەری و گرفتی ڕۆڵەکانیان بکەن. وەکوتم ئەمڕۆ ئەم کەسایەتیەکانی ئەڵقەی ڕابردوو کە باسمان کرد، ئەمڕۆ هەندێک جۆر ماوە ئەمانە باز دەکەین. جۆرێکی تر لە جۆرە کەسایەتی خراپەکان کە ئەگەر دایک و باوک یەکێک بێت لەو جۆرە کەسایەتیە، واتە ئەو جۆرە کەسایەتی هەبێ و پێویستە خۆی چارەسەر بکە، بریتیە لە کەسایەتی پاڕانووی یاخود کەسایەتی دەتوانین بڵێن ئەو جۆرە کەسایەتی کە هەست بەوە دەکاتن کە هەمیشە چەوساوەیە، هەستکردن بە مەزلومیەت، بە چەوسانەوە. بەڵێ خۆشەویستان، یەکێک ینی لە نیشانەکانی ئەو جۆرە کەسایەتی ئەوەیە جۆری کەسایەتی پاڕانووی، یان ئەوەی کە هەست بە چەوسانەوە و مەزلومیەت و ستەم دەکاتن، دائیمەن هەست بە عەزەمەت و گەورەی دەکەم. ئەوە یەکێکە لە صفاتەکانی غڕور و خۆبەزلزانین صفاتێتی. زۆر هەست بە چەوسانەوە دەکاتن، ینی وا دەزانی کە هەمیشە ستەمی لێ دەکرێتن لەلایەن بەرامبەرەکانی. صفاتەکانی بریتین یاخود تایبەتمەندیەکانی ئەو جۆرە کەسایەتی ئەوەیە کە شک و گومانی لە هەموو کەسێک هەیە، یعنی بە هیچ کەسێک باوەڕ ناکاتن، گومان لە هەموو کەسێک دەکاتن و تەوەقوعی خراپە لە هەموو کەسێک دەکات لە بەرامبەرەکانی. کەسێکە تۆزێک دوژمنکاری، هەستی دوژمنکاری تێدا بەدی دەکرێتن، حەز بە ڕخنەی زۆرتون دەکاتن، ڕخنەی زۆرتون دەگرێتن. کەسێکە ئیستیهزا و سوکایەتی بە بەرامبەرەکانی دەکاتن، یاخود وەکو گوتم بە بەرامبەرەکانی سوکایەتیان پێ دەکا، ئیستیهزایان پێ دەکا، و هەروەها کاتێک کە ڕخنەی لێ بگێرێتن، شۆڕشێکی تند بەرپا دەکات بەرامبەر ئەو کەسانی کە ڕخنەی لێ دەگرن یاخود لۆمەی دەکەن. هەستێکی تا بڵێ ساردی هەیە جۆری کەسایەتی پاڕانووی. بەڵێ ئەو جۆرە کەسانە لە گفتوگۆ و لە جەدەلدا شارەزاییان هەیە، بەتوانان، تا بڵێ بەتوانا و شارەزان لە گفتوگۆدا، لە وەکو دەڵێن جەدەل و نیقاشدا،
و هەرگیز تەنازول لە وجهە نەظەر و بیرروبۆچوونی خۆی ناکاتن. کەسایەتی پاڕانووی خۆشەویستان کەسایەتیەکە هەرگیز داوای لێبوردن ناکاتن، داوای لێبوردن لە بەرامبەرەکانی ناکات، چونکە وا هەز دەکاتن کە ئەو هەرگیز هەڵە ناکاتن، هەز بە هەڵە ناکات، وا دەزانێ و کەسێکی بێکەم و کوڕیە و قەت هەڵە ناکاتن. خۆشەویستان زۆر جاران کەسایەتی پاڕانووی کاتێک کە تۆ قسەی لەلا دەکەی، قسەکانی تۆ زۆر لێکدانەوەی بۆ دەکاتن، مانای دوور و قوڵ بۆ وشەکانی تۆ دەینیتەوە، گومانی خراپت پێدەباتن. تۆ قسێکی سادەت کردووە و دەڵێ مەبەستی تۆ ئەوە نەبووە، مەبەستت ئەوە بووە، مانایەکی تر لە مانای قوڵ بۆ وشەکانی تۆ لێک دەداتەوە. بەڵێ وەکو گوتم کەسایەتیەکە شتەکان زۆر بە ئاسانی باوەڕیان پێ ناکاتن، گومانی زۆرە، هەمیشە گومان لە شتەکان دەکاتن. بەڵێ خۆشەویستان ئەو جۆرەی کەسایەتیەی کە هەست بە چەوسانەوە دەکایەک و گوتم کەسایەتی پاڕانووی وا دائیمەن هەست بەوە دەکاتن کە بەرامبەر ئەرکەکانی خۆی کەم و کورتی هەیە لە بەجێهێنانی ئەرکدا، و وەکو گوتم دائیمەن لە شان و باڵ و شان و شەوکەتی بەرامبەرەکانی کەم دەکاتەوە، بە چاوێکی سوک تەماشایان دەکات، کەسێکی تابڵێ متعەسیبە. ئەوانە تایبەتمەندی کەسایەتی پاڕانووین، کەسایەتی چەوساوە یاخود ئەوەی کە هەست بە چەوسانەوە دەکات. باشە ئەگەر دایک یان باوک لەو سیفاتانی تێدا بێتن، کەسایەتیەکەی جۆرێک بێتن لەو جۆرە کەسایەتیە، زەرەر و زیانی ئەم جۆرە کەسایەتیە بۆ منداڵەکانی خۆی چی دەبێتن؟ بێگومان خۆشەویستان ئەگەر هات و دایک یان باوک لەو جۆرە سیفاتانی تێدا بوو، ئەوە ڕۆڵەکانی بە هەمان شێوە هەست بە عەزەمەت و گەورەی و غڕور و لە خۆباییبوون دەکەن. کاتێک لە خۆباییبوون و خۆبەزلزانین دەبێتە پیشەیان، ئەو کاتە ئەم ڕۆڵەیە ئەوە لە دەست دەداتن، کارامەیی و توانە و مەهارات لە دەست دەداتن کە بتوانێتن کە طبعاً هەر پیشەی ئەوە دەبێت کە لە خۆباییە ناتوانێتن هەست بە کارامەیەکانی ناکە کە هەستی پێ نەکرد فەشەل دێنێت و هەست بە کەوتن دەکاتن، وە کاتێک کە کەوتنیش فەشەلیش هەستی چی لەلا دروست دەکە؟ هەستی دوژمنکاری لەلا دروست دەکە. بەڵێ لێرەوە دوژمنکاری هەستی دوژمنکاری لە دایک دەبێتن، و هەندێک جار ئەو ڕۆڵەیە لەوانەیە تووشی ئەوە بێ کە درۆ بکا بۆ ئەوەی کە گرنگی پێ بدرێتن لەلایەن دایک و باوچیەوە، فێرە درۆ دەبیتن، فێرە زۆر جەدەل و نیقاش دەبێتن، چونکە دایک و باوچی وەکو گوتم وایە ئەو سیفاتای تێدایە، فێرە عینات دەبێتن کە کەسێکی کە لە ڕق دەرەچێتن، چونکە سیفاتی پاڕانووی دایک و باوک و ئەگەر وا بێتن، ئەگەر لەو سیفاتانەی تێدا بێ ئەویش هەمان شت وەردەگرێتن، چونکە دەیەوێتن ئەویش زاڵ بێ بەسەر هەموو کاروبارەکانیە، تووشی عەسەبیەت تەعەسسوب دەبێتە پیشەی، تەعەسسوبێکی توندیش بە تایبەتی کاتێک کە ڕەخنەی لێ دەگیرێتن. ئیدی ئەوانە ئەو زەرەر و زیانانن ئەگەر دایک یان باوک ئەو جۆرە کەسایەتی هەبێتن. خۆشەویستان جۆرێکی تر لە جۆرە کەسایەتی خراپەکان ئەگەر خوا نەخواستە دایک یان باوک تێیدا بێت و بە زیان دەشتێتەوە بۆ ڕۆڵەکان بریتیە لە کەسایەتی ئیعتیمادی. کەسایەتی ئیعتیمادی واتە ئەو کەسەی کە پشت بە بەرامبەرەکانی دەبەستێتن. صفاتەکانی ئەوەیە بەردەوام پشت بە کەسانی تر دەبەستێ، ناتوانێتن بڕیار بداتن، لە بڕیارداندا زۆر تابڵی بێتوانایە، دەبێت کەسانی بەرامبەری لەگەڵ بن تاک و بڕیار بداتن، وەڕێگە بە بەرامبەرەکانی دەداتن بۆ ئەوەی کە بەشدار بن لە زۆربەی هەرە زۆری قەرار و بڕیارەکانی خۆی، واتە بڕیار بەدەست نییە، بڕیارەکانی لە دەستی کەسانی تر و وا دەکات ڕێگا دەدات کە کەسانی تر بڕیاری بۆ بدەن. حەز بە تەنیایی ناکاتن، زۆر وەکو دەڵێن پێی ناڕەحەت دەبێت کاتێک کە تەنیا بێتن. دوژمنی تەنیاییە کەسی ئیعتیمادی، ئەوەی کە پشت بە کەسانی تر دەبەستێتن. دەترسیتن کە ئەوە کەسانی بەرامبەر لێی دوور بکەونەوە یان پشتی تێبکەن یان لێی تووڕە بن، ئەوە صفاتێتی زۆر لەوە دەترسێتن. کاتێک کە قەتعی عەلاقە دەکاتن لەگەڵ کەسێک،
پەیوەندی دەپچڕێتن، پەیوەندی هاوڕێتی خزمەتی هەر شتێکە کە لەگەڵ کەسێک دەپچڕێتن زۆر زۆر خەمبار دەبێتن، خەمباریەکی زۆر تون دای دەگرێتن. دائیمەن ئەو جۆرە کەسایەتیە هەست بە کەمی متمانە دەکاتن، متمانە بە خۆبوونی لاوازە و دائیمەن هەڵدێتن لە بەرامبەر مەسئولیەتدا کاتێک کە بەرپرسیارەتی دەخرێتە سەرشانی لەبەر بەرپرسیارەتی دائیمەن ڕادەکاتن، هەڵدێتن. جا ئەمە صفات و سیمات و تایبەتمەندیەکانی کەسی ئیعتیمادی یاخود ئەو کەسێک کە پشت بە کەسانی تر دەبەستی. باشە ئەگەر دایک یان باوک ئەو جۆرە صفاتانەی تێدا بێتن، ئەو تایبەتمەند ئەم کەسایەتەکەی ئەم جۆرە بێ، زیانی چییە بۆ ڕۆڵەکان؟ زەرەری چییە؟ زەرەر و زیانەکانی خۆشەویستیان بریتیە لەوەی کە کەسایەتی ڕۆڵەکان هەمان کەسایەتی دایک و باوچیان وەردەگرن، ئەوانیش دەبنە کەسایەتی ئیعتیمادی، واتە پشت بە خۆیان نابەستن، پشت بە کەسانی تر دەبەستن، نەک هەر ئەوە بەڵکو هەندێک جار لەوانەیە پشت بە جگارە ببەستن، پشت خوای گەورە پەناماندات و منداڵەکانمان پارێزێ لەوانەیە پشت بە مخدرات و مادە سڕکەر و بێهۆشکەرەکان ببەستن. پشت بە چ دەبەستن؟ تووشی چ دەبن لێرەوە؟ تووشی کارەسات دەبن، پشت بە مادە کوحولیەکان و مەشروبات دەبەستن. ئەگەر کەسایەتی دایک و باوک ئەوە بوو. هەندێک جار خۆشەویستان لەوانەیە لەبەرەوەی کەسایەتی دایک و باوک کەسایەتێکی ئیعتیمادیە، زەرەر و زیانی بۆ ڕۆڵەکان لەوانەیە منداڵەکان کەسایەتیان ببیتە کەسایەتێکی دیکتاتۆر. بەڵێ کەسایەتێکی زاڵبوو مسەیتر بۆ لە ڕقی دایک و باوچیان. چونکە دەبینیت بۆ نمونە کەسایەتی بابی کەسایەتێکی لاوازە بەرامبەر بۆ نمونە بەرامبەر بە دایکی. یعنی لەوانەیە ئەو منداڵە هەندێک جار نەچیتە قوتابخانەش نەچیتە ڕەوزەش لەبەرەوەی پشت بە دایکی دەبەستی و لەگەڵی نییە. لەوانەیە ئەو دایکە تا ئێستا فێری نەکردبێتن ئەو منداڵەکە لە خۆی جیاکات و کاتێک کە دەچیتە قوتابخانە. بۆیە یعنی کاتێک کە فێری نەکردیە و کاتێک کە منداڵ باوچی دەبینی، نمونەی باوچی دەبینیتن کە نمونەیەکی شێوێنراوە بۆ ئەوەی لەبەرەوەی دایک زۆر بەسەر باوچیدا زاڵە، با هەڵوێستی لاوازە، ئەمانە هەم وێنەی ئافرەت یاخود وێنەی دایک دەشێوێنێتن بە شێوازێکی گشتی، هەروەها وێنەی ئافرەت بە شێوازێکی وەکو گوتم شێوەی دایک بە تایبەتی دەشێوێنێت و شێوەی ئافرەت بە شێوازێکی گشتی لە بەرچاوی منداڵدا بەڕاستی دەشێوێنێتن. بۆیە وەک گوتم لەوانەیە هەندێک جار لە ڕەتفعلی ئەوە کەسایەتی منداڵ کەسایەتێکی دیکتاتۆری لە دەربچێتن. جۆرێکی تر لە کەسایەتیمان هەیە خۆشەویستیان بریتیە لە کەسایەتی وەسواس، ئەوەی کە وەسوەسەی زۆرە. کەسایەتی وەسواسی صفات و سیمات و تایبەتمەندیەکانی ئەوەیە زۆر گرنگی بە شتەوردەکان و تەفاسیلی شتەکان دەداتن. ئەو جۆرە کەسایەتیە گرنگی بە وردەکاری دەداتن. کەسێکی عینادە تا بڵێ کەسێکی توندە ڕقە و نەرمی تێدا بەدی ناکرێتن کەسایەتی وەسواس، ئەوەی کە وەسوەسەی هەیە و زۆر گرنگی بە ڕێکخستن و بە تەرتیبکردن و تەرتیبی شتەکان دەداتن و حەزی بە شتی ڕۆتینە، بە ڕۆتینیاتە، حەزی بە شتی نمونەیە، حەز بە زۆر بە توندی بە شتی نمونەیی دەکاتن. کەسێکە شکوگومانی هەیە وەسواس، دائیمەن شەکی هەیە لەبەر هەندێک وەسوەسەی هەیە. کەسێکی شەرمنە، شەرمی هەیە. کەسێکە تا بڵێ ڕەژبینە وەکو گوتم عینادە، ڕقە لە مامەڵەکردندا لەگەڵ بەرامبەرەکانی و توانای دەربڕینی هەست و سۆزەکانی کەمە، ناتوانێت ینی لاوازە لە دەربڕینی هەست و سۆزەکانی ناتوانانی زۆر دەربڕیتن وە سوورە لەسەر لایەنی مادی تا بڵێ سوور و دەستپێوەگرە. کەسێکە حساسیەتێکی زۆری هەیە، واتە حساسیەتی ویژدانی و هەروەها کەسێکە جددیە لە کاروبارەکاندا و حەز بە وەکو گوتم حەز بە یاری و شتی وەکو گوتم گاڵتەجاری و ئەوانە ناکاتن. کەسێکی جددیە لە ژیاندا و تا بڵێ حساسیشە، زۆر حساسە بە شتەکان.
ئەگەر دایک یان باوک کەسایەتیەکەیان ئاوا بێت و ئەم سیفاتانەیان تێدا بێتن، کاریگەری خراپی ئەم سیفاتانە چیە بۆ سەر ڕۆڵەکان، بۆ سەر منداڵەکانیان. بێگومان خۆشەویستان، منداڵەکان ئەگەر دایک و باوچیان وەسواز بن، ئەوە کەسایەتی منداڵەکانیش وەسواز دەرەچن، ئەوانیش تەقلیدی باب و داچیان دەکەنەوە. زۆر جارە منداڵەکان تووشی وەسواسی زۆرەملەیی دەبن. بەڵێ منداڵەکان وا هەز دەکەن کە زۆر بەسەریاندا زاڵن و وەکو دەڵن زۆر کۆنتترۆل کراون لە ڕادە بەدەر، بۆیە لەو ڕێەوە تووشی چ دەبن لەگەڵ دایک و باوچیان، تووشی عیناد دەبن. طبعا ئەمەشیان وەکو ڕەتفعلێک بۆ عینادی دایک و باوچیان و هەست بە خۆشەویستی ناکەن. ئیدی ئەمە کاریگەری خراپ و نیگەتیفی کەسایەتی وەسواسە. جۆرێکی تر خۆشەویستان لە کەسایەتیمان هەیە، بریتێن لە کەسایەتی قەلق یاخود دڵە ڕاوچێ. ئەگەر هاتو دایک یان باوک کە ئەو کەسایەتیەکەی لەو جۆرانە بێتن کە دڵە ڕاوچەی هەبێتن، کە تایبەتمەندیەکانی بریتینە لەوەی کە زۆر کەسێکی تا بڵێ عەسەبیە، ینی لە ڕادەبەر دەرعەسەبیەتی زۆرە کەسایەتی دڵە ڕاوچێ یان قەلق، کەسێکە شڵەژاوە، تووڕەیە، هەمیشە بەشتی سادە و ساکار تووڕە دەبێتن و زهن و تەرکیزی زۆر لەسەر شتەکان نییە، پەرش و بڵاوە و زوشتی لەبیر دەچێتەوە، کەسێکە دەترسێت لە نەخۆشی دەترسێت، لە مردن دەترسێتن، لێدانی دڵی زۆر لێ دەداتن، هەناسە خواردنەوەی وەکو دەڵێن زۆر بە خێرایی هەناسە دەداتن و عەرەق زۆر دەکاتەوە، زۆر بە خێرایی عەرەق دەکاتن. ئەمە کەسایەتی قەلق و دڵە ڕاوچێ بەم جۆرەیە. ئەگەر هاتو دایک یان باوک ئەم جۆرە کەسایەتی هەبێ خۆشەویستان، زەرەر و زیانەکانی لەسەر منداڵەکان بریتیە لەوەی: یەکەم، ئەم دڵە ڕاوچەیە لە دایک و باوکەوە دەگوازرێتەوە بۆچێ؟ بۆ ڕۆڵەکان، بۆ منداڵەکان، بۆ جگەرگۆشەکان. بەڵێ ئەوانیش تووشی هەمان ڤایرۆس دەبن، وا دەزانی ئەو ڤایرۆسە لە دایک و باوکەوە گوازراوەتەوە بۆچێ؟ بۆ منداڵەکان، تووشی هەمان ڤایرۆس دەبن. بۆیە ئەم منداڵە تووشی دڵە ڕاوچێ دەبێ، تووشی قەلق دەبێ کاتێک کە دەچیتە قوتابخانە، تووشی قەلق دەبێ کاتێک کە تاقیکردنەوە دێتە پێش، لە تاقیکردنەوە دەترسێ، لە قوتابخانە دەترسێتن. ئەمە لە چێی وەرگرتیە؟ لە دایک و باوکەوە. بەڵێ کاتێک کە ئەزمونێکی نوێ دێتە پێشەوە، خیبڕەیەکی نوێ دێتە پێشەوە، لێی دەترسێتن، ترسی هەیە. وەکو گوتم کەسایەتی قەلق ئەوەی دڵە ڕاوچێ زۆر عەسەبیە، ئەویش بە هەمان شێوە منداڵەکەی عەسەبی دەردەچێتن. ینی وەکو دەڵێن هەست و سۆزی یاخود هەڵچوونەکانی جێگیر نییە، هەڵبەز و دابەز بە هەڵچوونی دەرونیەوە هەیە، هەندێک جار زوو هەڵدەچێ، هەندێک جار یعنی کەسێکی جێگیر نییە بەڕاستی. منداڵەکان هەمان نەخۆشی دەگرنەوە. کەسی قەلق، کەسی دڵە ڕاوچێ، گوتمان کەسێکە تەرکیزی نییە، وەکو گوتم تەرکیزی پەرش و بڵاوە، دائیمەن ینی کەسێکی ئاگادار نییە لەسەر شتێک و تەرکیز ناکاتە سەر شتێک، زیهنیەتی پەرش و بڵاوە. منداڵەکانیش وا دەردەچن، منداڵەکانیش هوشیار نابن، کەسی ئاگادار نابن، بەڵکو تەرکیزیان پەرش و بڵاو دەبێتن بۆ جێەکان. ئیدی خۆشەویستان، ئەمە جۆرەکانی کەسایەتی بوون. دوسێ جۆری کەسایەتیمان ماوە بە پشتیوانی خوای پەروەردگار لە ئەڵلقەی داهاتوو باسییان دەکەین، چونکە کاتمان کۆتایی پێهات، زیاتر کات دەرفەتی ئەومان پێ ناداتن، لێرە ناچارین ماڵ ئاوایتان لێ بکەین تا ئەڵلقەیەکی تر و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتتان شادەبمەوە و باسی ئەو کەسایەتیانە دەکەین کە ئەگەر هاتو دایکیان باوک ئەو جۆرە کەسایەتیان هەبیت و چۆن کاریگەری نێگەتیف و خراپ و سەلبیان دەبێتن بۆ منداڵەکان. تاوکات لای ئێوەمان خۆش، ماڵتان ئاوا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.